چونکە ئەلا بذکر الله تطمئن القلوب، مەگەر هەر بە عیبادەتی خوا دڵ ئارام نابێ. دەی کە تۆ لە مانگێکا بەو شێوەیە ئاسوودە بووی چونکە لەسەر عیبادەت و خواپەرستیت، ئەی ئەگەر دوای ڕەمەزانیش و 11 مانگەکەی کەشەر لەسەر عیبادەت بی، ئەوە قەسەم بەخوای گەورە ئەچیتە ناو بەهەشتێکەوە لە دنیایە پێش بەهەشتەکەی قیامەت. إن في الدنيا جنة من لم يدخلها لم يدخل جنة الآخرة. وكو ابن قيم ده فرمي بهشتي كتايا هر كسي نچێتە ناو ناچێتە بەهەشتەکەی قیامەتەوە، ئەو بەهەشتی ئەو عیبادەتەیە. وكو إمام شافعي فرمي لو يعلم الملوك وأبناء الملوك ما نحن فيه لجالدونا عليه بالسيوف. دفرمي أجر پاشا و کوڕانی پاشا بیان زانیایە ئێمە لە چی ناز و نیعمەتێکین، چەنە ئاسوودەین، چەنە مرتاح و دڵنیاین، ئەوە شەڕیان لەگەڵا کردین بۆ ئەوەی کە بەشێک لەو ئاسوودەی بۆ خۆیان بنن. شتێکە لە ناخی ئینسانە هەیە، تەنها عیبادەتە کە ئاسوودەی بۆ تۆ دەسەبەرەکە، کەو با بەردەوام بین لەسەر عیبادەتی خوای گەورە. زۆر جار ئێمە بیستین ئەڵێن لە مەرجەکانی عیبادەت بریتیە لەوەی کە ئینسان ئیخلاسی هەبێ. بەڵێ دەبێ ئیخلاس هەبێ لە عیبادەتە. لە مەرجەکانی عیبادەت ئەوەیە کە دەبێ موافقی سنەتی پێغەمبەر بێ عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵێ هەموو عیبادەتی دەبێ موافقی سنەتی پێغەمبەر بێ عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵام زۆر گرنگە ئەم عیبادەتەش بەردەوام بی لەسەری، یعنی هەر مودەیەک نەبێ. ئینسان ڕەمەزان پەرست نەبێ، ئینسان پێویستە بەردەوام خوا بپەرستێ. واعبد ربك حتى يأتيك اليقين. حتى وكو مردن لعبادتي خواي قوريها با، أما أركك لسر شانت پێویستە بەردەوام بی لەسەر عیبادەت. خواي قوران فرمي لقرآن بپێغەمبەر عليه الصلاة والسلام فاستقم كما أمرت ومن تاب معك. أي محمد عليه الصلاة والسلام استقامتها به لسر عبادته خواپەرستی چۆن فەرمانت پێکراوە ئاوها تۆ ئەوانەش کە شوێنی تۆ کەوتون. کە ئەو بۆ ئینسان دەبێت ئیستقامی هەبێ، بەردەوام بێ، نەک تەنها لە مانگی ڕەمەزانە خۆی لە گوناه و تاوان بگرێتەوە، نەک تەنها لە مانگی ڕەمەزانە ڕوو بکاتە عیبادەت، کە ئەوە حاڵی زۆرێک لە موسڵمانانە بەداخەوە. تەماشاکەی لە نوێژی بەیانیە ماشەڵڵا مزگەوت پڕە، کەچی هەر ڕۆژێک دوای ڕەمەزان تەماشاکەی سەفێک دوو سەفەک و جاخی جارانی لێ هاتووتەوە. ئێوە مخەڵکە کوانێ؟ بۆ ڕۆژێ پێش جەژن ئەو هەموو خەڵکە لە مزگەوت بوو، مزگەوتەکان هەموو پڕ بوو، ئەو هەموو ئافرەتە خۆی داپۆشی بوو، کەچی لە ڕۆژی جەژنا ئیتر شەیتان دەیەوێ ئەوەی بە ئینسان لەو مانگەیە کردوێتی لەو ڕۆژە هەمووی پێ بەتاڵ بکاتەوە. هەیە قەسەم بەخوای گەورە هەر لە یەکەم ڕۆژی جەژنە هەمووی دانێ. قەینا ئینسان نابێت تۆزێ ئاسەواری مانگی ڕەمەزانی پێوە دیار بێ. ئەتۆ لەم مانگای عیبادەتەکەی نابێ ئەمە توێشیەک و زەخیرەیەک بێ، ڕەنگدانەیەک و پێتەوە دیار بێ کە لە مانگەکانی کەشە دوورت خاتەوە لە گوناه و تاوان. ئەی تۆ ئەو مانگە عیبادەت کردووە لە خواپەرستی خوایە سەرفت کردووە، ئەی کوا بۆ هیچ کاریگەری لەسەر دروست نەکرد، بۆ وای لێت نەکرد کە بەردەوام بین لەسەر عیبادەتی خوا.